دەورە برام زانم چت کرد نەدیتەوە؟ وەڵا نەمبیتەوە ناوە هەرچی ترافیک لایتە لە دووی گەڕام لە بازارە لە دووی گەڕام بە هیچ نەوعەکەوە کوڕە دیار نییە. ئێ کوڕە چ بکەم ئەمش تەلەفۆنم لۆ دنیای کرد لۆ برادەری کرد لۆ پۆلیسی بازارشم کردی ئێستا لۆ پۆلیسی ناوەند دەکەم بزانم ئەوانیش سڵاو پۆلیسی ناوەندا چاوەکەم کوڕەکەم بزر کردیا بە قوربانە ئەگەر شتەکە بوو خەبەرمام دەنێ ناوی ئەنەس هەتا کەریمە باشە مەمنونم ئەو ڕقەمی خۆمە زۆر سوپاس چاوەکەم چاوەڕێمە باشە خواحافیز برامەوە تەلەفۆن لە پۆلیسیش کرد چ بکەم قوڕی چێندر بەسەری خۆم کەم وەڵی عەتا شتەکەی نازانم کو پێ برم چییە؟ دە قسەی بکە خۆ ئەنەس لەگەر من بوو لەگە تۆ بوو؟ لەگەر من بوو چ لێ کرد؟ ئەمن بردمە منتقەت لە ڕاخی بجا گوتم با لەو گەڕەکەی هەندێک ئیشکا لە دەرکاندا پارەی خکاتەوە ینی یعنی لەگە تۆ بوو؟ لەگەر من ئەدی چ لێ کرد گورە؟ پێم لێ چ لێ کرد چ؟ گوتم با ئیشکا لە بۆ توم بوو لەوە نەدیبووە؟ تێدە بەسە توش کوڕەکەمان بزنوە دینام لە دوو کرد ئەتوش وەختی چییە دەچت دەوێت؟ ئەرێ ڕوون بە حەفلەوە چێ و هەرە قسەکەی وەختی حەفلەی ئەمە کوڕەکەمان بزر کردیا دنیام لە دوو کرد نەمدیتەوە جا چی بکەم خۆکم کوڕی من نییە کوڕی خۆکم تەمەشا؟ ولا ڕۆم دەی خوا حافیز ئەوەش نەکە عەتا وەرە بچینە مەش لە دووی بگەڕێین وەتنی خۆتە دەبی لە دووی بگەڕێین دەکە جەنواتی کوڕم بۆ نەخەوتووی میوەکەت خوارد؟ بەڵێ بەستە خۆ چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم چیرۆکە بۆ گێڕمەوە ئەخ چۆن منت تووشی کێشە کردووە خۆشە تووشی کێشە کردووە ئێستا باوکە کۆڵان بە کۆڵان بە شوێن تا ئەگەڕێت بەخوا بدۆزێتەوە تۆ ئەکوژێت و منیش لە ناو ئەبات دەتخوا دایکە جان چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم ڕاکشێ هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو پاشایەک هەبوو کە خەڵکی گوندەکە زۆریان خۆش ئەویست جارێکیان جوتیارێک بە دەرکەوت کە پاشای زۆر خۆش ئەویست و خزمەتی ئەکرد ئەوە چییە؟ نەگەت ئەوە چ دەکەن لێرە منداڵە چێە؟ پیاوەکە یەک دەقا یەک دەقەی چ زوو بێبرەوە چ دەکەن لێرە؟ هاوار مەکە یەواش دە باشە دەی سەیکە ئەو مناڵە دوێنێ هات دەقە یا لە دەرگا ئێ بۆ سوال هاتبوو ئێ ئیتروتی تۆ زۆر لە دایکمە چی گریا هێناوە ژوورەوە بابەوە کێشەیمان نییە ئەو منداڵە لۆ هینایەتێرە هەستە کرێ هەستە واسی لێ بێنە دەستت واسی لێ بێنە هەستە واسی لێ بێنە ڕۆنای لێی بەدە واسی لێ بێنە واسی لێ بێنە واسی لێ بێنە ئەی بەنەما شوێ تو ڕکرە ڕدی ڕۆلەت بینەوە لێرە لەمە چاوەتە دەرمی تارشکەم گەڕێوێرە وەزاردیمەوە بڕۆ باچیرە چی باش نێتە ڕدی بێکەت بەرەدەرێ ئەوە ئاخی زار لەهۆ دوو چاوە دەدەم جارشکەیشی وا بکەین بەسە جارێ کێسی خەتەر دەست لێ دەدەی جارێ منداڵە دەرەشکەری دێینە ماڵێ چییە بابە دەستگای خێرخوازی تەیە چییە؟ ئەوە چ قەڵایە بۆ بەیانیە بابە لەداکەت بپرسە دەستگای خێرخوازی دانایە باز دەکە بڕۆ ئاتوش واتمە لە هەست دێشت تۆ ماڵ کرد